Matematik grundvux delkush 3 sidan 119. Persiari 64. Räkna ut storleken av vinkel B. Zanin vinkel B tsanda. Men det vi bezanem summan av alla vinklar i en triangel är 180. Alla vinklar واتا هر سه گۆشەکانی سێ گۆشە یەکسانە بە 180 پلە 180 grader واتە ئەگەر ئەو گۆشە کۆم کردەوە لەگەڵ ئەو گۆشە بە هەر سێکیان دەبی بکاتە 180. ناوی نەگەورەتربی نەکچکەتربی. لە ئێستاوە 75 هەیە 45شم هەیە. چەندم مایە لێرە چەند هەبی لۆ ئەوەی بکاتە 180 بە 75 و 45 کۆ بکەمەوە. پلوس 45 5 و 5 10 7 و 4 11 یەکیش 12. لە ئێستاوە 120 پلەم هەیە کەواتە تەنیا 60 دیم هەبی دەکا 180 کەواتە ڤینکل بێ لیکەمێ 180 بەڵام دەتوانم ئەو هاڕۆنی بکەمەوە 180 مینوس 120 یەکسانە بە 60 grader. لێرە دەنووسم ڤینکل بێ سوار ئەوها ڤینکل بێ لیکەمێ 60 grader. ڤینکل بێ لیکەمێ 60 پلە. ئەوە لە کاتی سێ گۆشە هەر سێ گۆشەکان یەکسانن بە 180 پلە. بەڵام لە کاتی چوار لا چونکە ئەوە یەک لا ئەوە دوو لا ئەوە سێ لا ئەوەش چوار لا. لە کاتی چوار لا ناکاتە 180 دەکاتە هەمویان بەیەکەوە هەر چوار گۆشەکان ئەو گۆشە ئەو گۆشە ئەو گۆشە ئەو گۆشە هەمووی بەیەکەوە لیکەمێ 360 grader. کاتە ئەگەر ئەمن سێ لام هەبوو دەکا 180 بەڵام ئەگەر 4 لام هەبوو گۆشەکان یەکسانە بە 360. ئێستا ئەمن کوو بزانم ئەو گۆشەیە چەندە ئەو ڤینکلە چەندە نووسرایە ڤینکل دێ چەندە هەر چاریان دەبی 360 بی. بەجارێ ئەوانە کۆکەمەوە بزانم هەتا ئێستا چەندم هەیە 70 لەگەڵ 100 دەکا 170 170 کۆ بکەمەوە لەگەڵ 110 ئەوها 0 8 280 چەند ما ببیتە 360 360 280 لێ کەمەوە مینوس 0 16 هەشتی لێ بڕوە 8 کەواتە ئەو ڤینکلە 80 پلەیە. دەنووسم سوار ڤینکل دێ لیکەمێ 80 grader بەو جۆرەش ڕوون دەکەمەوە. هەمیشە دەبی بنووسم grader ئەوها کەواتە grader سوار ڤینکل بێ دێ لیکەمێ 80 grader. پرسیاری 66 تریانگلە نەپۆ سێرگەلس تۆری ئیستۆکۆڵم ئار لیکسیدیگە. ئەو وشەیە زۆر گرنگە. لیکسیدی چییە؟ واتە سێ گۆشەچی ڕێک چییە؟ واتە هەر سێ لایەکانی وەکوویەکە لە هەمان کات هەر سێ گۆشەکان وەکوویەکە چەندە 60 پلەیە. ئێرە 60 ئێرە 60 ئێرە 60 کە کۆیان دەکەمەوە دەکا 180 تەنیا لە کاتی لیکسیدیگ تەنیا دەنا هیچ ناتوانم گۆشەکان وەکو یەک بی. ئەوجە لێرە نووسرایە هوشتورە ئار تریانگلەنس ڤینکلار لەگەر ئەو تریانگلانەیتی کە لە ستۆکۆڵمی لە سێرگەل ستۆری هەیە لە وێنەکەی دیار نییە کە لیکسیدیگە بەڵام لیکسیدی واتە ئەوها هەرموو لایەکان هەر سێکیان وەکو یەکن.
کاتە ئەمن دەینم ١٨٠ دابەشی 3 دەکەم یەکسانە بە 60. هەر یەک لە ڤینکلەکان دەکاتە 60 گرادەر، چونکە گۆشەکان وەکو یەکن. لەبەر چ؟ چونکە سێ گۆشەکە لیکسی دیگە لایەکانی وەکو یەکە. پرسیاری 67 summan واتە سەرجەم av två vinklar i en triangel lika med 118 واتە سێ گۆشەکەم هەیە سەرجەمی دوو لە گۆشەکان 118. ئایا گۆشەی سێم چەندە؟ کاتە تریانگلەکەم هەیە هەر کوبی نازانم کووە ئەو هایە، بەڵام دوو گۆشە بە یەکەوە 118. دووی هەردووچیان بە یەکەوە. ئایا سێمە گۆشە چەندە؟ ئەمن دیسان 118 دەینم 118 لێ دەردەکەم یەکسەر دەزانم گۆشەی سێم چەندە؟ 7 کەم 1 6 کەواتە گۆشەی سێم 62 پلەیە. دەنووسم سوار 62 grader tredje vinkeln چونکە هەر سێکیان دەبی بکاتە 118. دویان دەزانم بە یەکەوە 118 بێگومان سێمەکە دەبی 62 بی دەنا ناکاتە 118. Psalm 68. Hur kan du direkt se att det är något fel med storleken på vinklarna i den här triangeln? دەرێ ئەو سێ گۆشەی دەبینی یەکسەر دەزانی شتێک هەڵەیە. کو دەزانی؟ تەمەشای گۆشەکان دەکەی کویان دەکەیەوە 100 پلوس 7 دەکا 107. 107 کۆی بکەوە لەگەڵ چلی لە 118 زیاترە کەواتە شتێک هەڵەیە، چونکە لە کاتی کۆکردنەوە هیچ کات نابی لە 118 زۆرتر بی، هیچ کاتیش نابی کەمتر بی، کاتە شتێک هەڵەیە. گۆشەکان کۆ دەکەینەوە 100 پلوس 70 پلوس 40 00 7 و 4 11 1 و 1 2 دەکاتە 210 دەبوایە بیکرد بە 108 کەواتە زۆر هەڵە هەیە. دەنووسی یا när man plussar ihop alla tre vinklarna blir det 210 och 210 är fel. Summan ska vara bara 180. Och så دەنووسی لێرە summa دەبی بکاتە 180. لێرە summa کردیە چەند؟ کردیە 210. 210 är fel. Psalm 69. Två likbenta trianglar sitter ihop. دوو سێگۆشەم هەیە ئەو شێ زۆر گرنگە سێگۆشەکان هەردووچیان لیک بێنن واتە دوو لایەکان وەکو یەکن، واتە ئەو لایە لەگەڵ ئەو لایە وەکو یەکە، ئەو لایەش وەکو ئەو لایە، پێی دەرێن سێ گۆشەی لیک بێن، تەنیا دوو لای وەکو یەکە، نەک لیک سیدی هەر سێ لایەکانی وەکو یەکە. لێرە تەنیا دوو لای وەکو یەکە، واتە ئەو گۆشەیە هەمان وەکو ئەو گۆشەیە، ئەو گۆشەیەش هەمان شتە، بۆ وێنە ئەگەر ئەو گۆشەیە سی بوو ئەوەش سیە، چل بوو ئەوەش چلە، ئەوە مانای لیک بێن. ئەو جە لێم دەپرسن hur stor är summan av vinklarna A, B, C och D. واتە ئەو چار گۆشەیە بەیەکەوە چەندە، تەنیا بەیەکەوە، نەک هەر یەکەی چەندە، بەیەکەوە چەندە. ئایا بەیەکەوە گۆشەکان چەندە؟ ئەمن تەمەشای ئێرە دەکەم، تەمەشا دەکەم ئەو سیمبۆلە زۆر گرنگە، دەبی یەکسەر بزانم مانای چییە ئەو سیمبۆلە، ئەو هێمایە، واتە ئەو گۆشەیە 90 پلەیە، واتە ئەگەر من سیمبۆلە چی ئەوهام دیت ئەوها گۆشەکە 90 پلەیە، بۆ وێنە ئەوها
ئەو گۆشەیە 90 پلەیە. دەنا سیمبۆلەکە ئەوهایە، زۆر جیاوازە. لێرە وەکو چار گۆشە چییە؟ بەڵام لێرە ئەوهایە. دەبی بزانم گۆشەکە لیکەمێ 90 گرادەر، کەواتە من گۆشەکم هەیە لێرە 90 گرادەرە، لێرەش 90 گرادەرە. تەمەشای یەک لە سێ گۆشەکان دەکەم تەنیا، یەک لە گۆشەکان نیتیە، دوو گۆشەکانی دی بەیەکەوە دەبی ئەوانیش نیتی بن، واتە کە ئایەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ بێ دەبی یەکسان بی بە نیتی، چونکە نیتی و نیتی دەکاتە 180. لێرەش هەروە لە سێ گۆشەکەی دیکە کە سێ و دەی کۆ دەکەمەوە ئەوها، سێ کۆ دێ مۆستەبلی 90 گرادەر، چونکە یەک لە گۆشەکان 90، ئەوانی دیش هەردووچان بەیەکەوە دەبی 90 بن هەتا بکاتە 180. ئەوجا ئێستا نووسرایە هەر چاریان کۆ بکەوە ئا بێ سێ دێ، ئەمن ئاو بێم کۆ کردەوە کردیە نیتی، سێ و دێش نیتی، ئەگەر ئا و بێ و سێ و دێی کۆ بکەمەوە بێگومان دەبی بکاتە 180، چونکە نیتی و نیتی دەکات 180، کاتە ئەوە وەڵامەکەیە دەکاتە 180. ئێستا پرسیاری هەفتە. Vad kallas en triangel där två vinklar är lika stora؟ ئەگەر سێ گۆشەکم هەبوو دوو لە گۆشەکان وەکو یەک بوو، ئەوە تریانگلەکە ناوی لیک بێنە، لیک بێن. دوای نووسرایە hur stor är den tredje vinkeln om de båda andra är 55؟ ئەگەر ئەمن سێ گۆشە چی لیک بێنم هەبوو، ئەو گۆشەیە لەگەڵ ئەو گۆشەیە کە وەکو یەکن 55، هەردووچیان هەر یەکەی 55. ئایا سێم گۆشە چەندە؟ 55ەکان کۆ دەکەمەوە، 55 و 55 بزانم سێم گۆشە چەندە، 10 11، کاتە هەردووچیان بەیەکەوە 110، ئەوجا 180 دەینم، 110 لێکەم دەکەمەوە، گۆشەی سێم یەکسانە بە 7، کاتە ئەوها. کاتە چ خۆش.